بینران و بیسەرانی رادیۆ و تەلەڤیزیۆنی سلێمانی لە هەر شوێنێکن سڵاوی ئێمەتان لێبێ و کاتتان باش بۆ ئەمڕۆ میوانداری زۆر بەڕێز مامۆستا مەلایەتگار سەید عەلیمان کردووە کە بەڕێزیان پێشنوێژ و تارخوێنن قسە و باس ئەکەین لەسەر حەج و پایەکانی حەج. مامۆستا گیان بەخێر بێ. سپاس دەکەم بەڕێزیت. سپاس بۆ تۆ، سپاس کە بۆ جاری دووەم لە پرۆگرامەکەمانە بەشدار بووین. هەمیشە زێت دەین. سپاس بۆمان دوێنێت. سپاس. مامۆستا پێمان خۆشە وردە نزیکە بینەوە لە جژنی پیرۆزی قوربان و لە حەج. پێمان خۆشە لەبەر گەورەی حەج و لەبەر ئەو بابەتە پرۆگرامێکی تایبەت بکەین بە میوانداری بەڕێزت. سەرەتای پرسیارەکانم لەوە دەست پێکەم بزانم باسێکی گەورەی حەجمان بۆ بکەیت، باسی پایەکانی حەجمان بۆ بکەیت. بسم الله الرحمن الرحيم، الحمد لله، صلاة والسلام على رسول الله صلى الله عليه وسلم ومن والاه. سەرەتا دەستخۆشی لە جەنابەت و ئۆستافە بەڕێزە ئەکەم بۆ ئەو دەرفەتە. ئومێد دەکەم کە باش بڵێن و بینەر و بیسەری عزیزیش باش ببیسێ و باش بەرێتەوە بۆ ماڵەوە. لە ڕاستیدا مەسەلەی حەج یەکێکە لە ڕوکنە هەرە گەورەکانی ئیسلام، یەکێکە لە شاکارە هەرە جوانەکانی موسڵمانان لە سەرم زەویەدا. ئەگەر قەرار بێت تۆ 100 کەس کۆ بکەیتەوە، ئەی چۆنە ئەگەر ملیۆنێ بێ، ئەی چۆنە ئەگەر نزیک بێتەوە لە داهەها ملیۆن، کە ڕقەمێکی گەورەیە و ئەمانەش نەک بە هەمەجی کۆ بکرێنەوە، یعنی هەر خەڵک بێت نەخێر هەمووی بە شروط و دەوابێتی خۆی. لە کاتێکا بە تایبەتی لە عەرەفەیان نزیکەی یان لە دەوری بیت نزیکەی ملیۆنەها 5 ملیۆن جا زیاتر و کەمتر بە پێی ساڵەکان و وەختەکان هەر هەمووی یەک جل ئەپۆشێ، هەر هەمووی ڕووی لە یەک ڕووگەیە، لە یەک قیبلەیە، هەمووی دەستی پاکە، دەمی پاکە، جیسمی پاکە، دامێنی پاکە، ینی دەستنوێژی شیە تەنانەت. هیچ سیستەمێک ناتوانێت لەسەر ئەم زەویەدا شتێکی بەم شێوازە ڕێخە تێدایە پرۆفیسۆرە تێدایە نازانێ نای خۆی بنووسێ لە هەموو قەومەکان. ئەمە جۆرێک لە ئیستیعراض و تەدریبە بەرەو قیامەت، جۆرێکە لە خۆداڕنین لەو هەموو ماندوو بوون و زەحمەت و مەنسەب و ئینسانی وایە بەهۆی مەنسەبەکەیەوە ئەگەر ئاگای لە خۆی نەبێ تووشی جۆرێ لە کبر ئەوە ئەبێت، یا بەهۆی دەوڵەمەندیەکەیەوە یا بەهۆی گەنجەکەیەوە، ئیتر بەهۆی هەر سەبەبێکەوە بێ. بەڵام کە ئەچیتە ئەوێ ئەمانە هەمووی وەلادەنەی ئەڵێ تا ئێستا ئیتر ئەمە برێکێکی پێ یەکەم بزانم من خۆم چیم. ئەمێنیتەوە خۆت و لە خزمەتی خوادا هەڵوەرینی گوناهەکان، هەڵوەرینی فرمێسکی پەشیمانی. ئەگەر لە ناخدا پەشیمان بیت لە تاوانەکان، لە ناخدا پەشیمان بی لە کەم و کوڕەکان، لە ناخدا پەشیمان بی لەوەی کە بە قسەیەک بەرامبەرەکە تێک شکانوە، لە پەشیمان بی لە هەموو ئەو شتانی کە ئەم متفقین لەسەری کە سلبین، ئینسانێکی زۆر گەورە ئەبیت. بۆیە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێ کە یەومین وەلەدەته ئومه، وەک ئەو ڕۆژە ڕووی تاوانەوە کە لە دایک بووە چی تاوانێکی هیچی نییە، ئاوا خاوێنە بێتەوە ئەو مرۆڤەی کە لەوێ بەڕاستی بۆ حەج چوو بێ. چونکە ئەم قسەیە خۆی کەم نییە. ئایا ئەو خەڵکە هەر هەمووی بۆ حەجەچێ، بۆ ناو ناچێ، بۆ شتێکی تر ناچێ، گرنگ ئەوەیە بۆ خوا بچی. ئەگەر بۆ هەر شتێکی کە چووبی و بەدەستیشی بێنی زەرەرت کردووە، ئەگەر بۆ خوا نەبوو بێ، ئەبێ بەڕاستی لەبەر خاتری خوا سوبحانەهو وتەعالا بچیتە ئەوێ لەخوا بپاڕێتەوە کە سەفەرەکەت قبوڵ بوو بێ. چونکە ئەمەی کە من بۆ تۆی باسەکەم قسە زۆر هەڵەگرێ. مەسەلەن یەکێک لە سرودە گەورەکانی ئەوێ دەڵێ لەبەیک اللهم لەبەیک لەبەیک لا شەریکە لەکە لەبەیک إن الحمد والنعمة لك والملك لا شريك لك. لبيك اللهم تشبيه نبي چون تو کەسێ بانکە ئەڵێ لە خزمەتام ئەوە لەبەیکە، یعنی ئەوە هاتم بۆلات. چونکە خوای گەورە بە سەیدنا ئیبراهیمی فەرموو عەلەیهی سەلام بچۆ لە بەرزیەک بانگ بدە، خەڵکی بانکە. سەیدنا ئیبراهیم بە تەنیا لە هەزارەها ساڵ پێش ئێستا لەسەر بەرزاییەک بانگی داوە. خوای گەورە وعدی پێدا فەرمووی یەئتوکە ڕیجالن بە پێ بێ و بە کۆڵپشت بێ تەنانەت من کولی فەجین عەمیق لە کوێرە ڕێکانی شەو بە پێدێن. تۆ بەس بانگێت کە حەقن نەبێ. و بانگەکەی کرد ئیبراهیم و تا ئەبینی بە ملیۆنەها ساڵانە خەڵک ڕۆکاتە. لەبەرەوە ئەم چوونە کاتێک کە کەسەکە ئەچێ جوابی خوا ئەداتەوە، ئەڵێ خوایە هاتم، خوایە لە خزمەتام، لەبەیک اللهم لەبەیک. ئەگەر ئەو کەسێک کە ئەچێتە ئەوێ بۆ خوا نەچوو بێ، لەبەر خوا نەچوو بێ، یان خوا نەخواست پارەکەی حرام بوو بێ، یا حەق الناس زۆر خەتەرە لای بێ، زین چی جواب بدەنەوە؟ ناڵێن بەخێر بێ. حەدیثێکەیە فەرمێت ئەو کەسانی کەوان خوای گەورە هەموو لایەکمان پارێزێ، خوای گەورە پێ فەرمێ لا لەبەیک ولا سعدەیک والحەج مەردود عەلەیک. بۆچی هاتووی بەخێر نەیت؟ حەجەکە بۆ خۆت، ئێمە لێت وەرناگرین.
ئەبێت چەند کەسی وای دیابێ وای ئەبێ ئێمە هەوڵ بین لەوانە نەبین لەوانە بین کە یەکەم جاری شارەتم پێکرد کە من والدەت و وەکە ڕۆژێکە لەدایک بووە بێتاوانە ئەمەش چۆن پێغەمبەرمان صلی الله عليه وسلم ئەفەرمێ ئینەمە الأعمال بالنیات نیەت زۆر گرنگە لە ئیشەکانە مثلا هاتنی من بۆ ئەم بەرنامەیە ئەگەر لەبەر خوا نەبوو بێ لەبەر هەر شتێکی کە بوو بێ باش نییە ئەبێ ئیدلا لەبەر ئەڵڵا بوو بێ چونکە من نازانم ئێستا بەرنامەکە تەواوەکەم هیوا هەبوو لە مەسرح و لەسەر ستێج گیانی سپارت زۆر ڕاستە ئایا من بەرنامەکە تەواوەکەم یاننا ئایا ئەگەڕێمەوە ئەکەمەوە ماڵەوە یاننا وەکو سەر کۆماری ئێران زۆر ڕاستە لە سەفەرێکی ئەوەیە بەڵام ناگاتەوە جێ خۆی هەمومان وای هەمومان ئەم لەحزەیەش نەبێت ئەو لەحزەیەمان لە پێشە ئەگەر ئەم لەحزەیە نەبێت دوو لەحزەی ترە سێ ڕۆژی ترە بەتەکید لەبەرەوە تۆ نیەتت پاک بێ و بەتایبەتی سەفەری حەج سەفەری حەج زۆر کاریگەری هەیە زۆر جوانە زۆر پیرۆسە تەنانەت لە ڕووی دنیایەکەشەوە بیری لێ بکەیتەوە پێشی بەرنامەکە ئیشارەتم بە شتێ کرد مثلا تۆچی بۆ هەر وڵاتێک کللتوری ئەو وڵاتە ئەبینی کللتوری ئەو قەومە ئەبینی بەسکە ئەچی بۆ حەج ورد بەرەوە کللتوری سەر ئەم زەویە هەموویە بینی زۆر ڕاستە ئەسڵان خەڵکە بینی بە نوعی ئەگری و ئەپارڕێتەوە لەخوا بە هیچ شێوازێت تۆ نازانێ ئەمە چ زمانێکە نە عەرەبیە نە ئینگلیزیە نە فەڕەنسیە نە نازانم فارسیە نە ئەڵمانیە جۆرە زمانێکە تۆ هەر گوێشت لێ نەبووە کەچی هاتۆت تۆ سەیری کللتورەکەیکە جوانترین کللتوریان هەڵگرە و باشترین ڕەوشت و شاکاری بهێنەرەوە بۆ وڵاتەکەی خۆت ئەمە کۆنفرانسێکی گەورەیە لەسەر ئاستی هەموو زەوی ساڵانە دەکرێت بۆ مرۆڤی موسڵمان ئەسڵ وایە مرۆڤی موسڵمان هەموو ساڵێ بچێ ئەگەر نەیتوانی لە عمریا ساڵی یەک جار بچێ کەویش ڕوکنێکی گەورەیە و خی گەورە بە نسیبی هەمومانی کا و ئەوەشی کە چووە لێ قوبول کا و ئەوەشی کە نەچوە خوا بە نسیبی کا بچێت ئامین بزانم پایەکانی چین لە چ کاتێکە ئەمە ئەبێت بۆ نمونە قوبول بێت طبعی خۆی ئێمە دوو شتمان هەیە حەجمان هەیە ئەمڕەمان هەیە ئەمرە مەسموحی لە هەموو کاتێکا کە بچی بەس لە ڕووی شەرعیەوە باسەکەم بەس حەج تەنها ئەبێ لە جەژنی قوربان لەوێ بی ڕۆژێک پێش جەژنی قوربان لە ناو کووردا کە پێوترێ عەرەفە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ الحەج عەرەفە یعنی حەجکردن بریتیە لەو ئێوارەیە کە لە کێوی عەرەفە نزا ئەکەیتەوە پاڕێتەوە لە خزمەتی خوادا ئەبێ ئەو ڕۆژە بگەیتە ئەوێ هەر ڕوکنێکی تری کە بریتە لە ئیحرام بریتە لە تەوافی قدوم بریتە لە حەیوان سەربڕین بریتە لە هەموو شتەکانی تر شەیتان ڕەجەمکردن هەر ڕوکنێکی تری حەج ئەگەر لە دەستت چوو عیلاجەکرێ بە شتێکی تر جوبرانەکرێتەوە حیوانێکی بۆ سەرە بڕیوە دەی بە فەقیر و نازان بە ڕۆژ و ئەبی بەڵام تەنها عەرەفە نا ئەگەر ئەو ڕۆژە لە عەرەفە نەبی تۆ حەجەکەت لە 100% ڕوکنەکەی نوقسانە و ئەسڵەکەی لە دەستداوە مەبید لە مینا و مزدەلیفە و ئەمانە هەمووی مەجالیتیا هەیە کە هەمووشی ڕوکن و ئەساسین و دەبێت جێبەجێکرێ بەڵام مانەوە لە عەرەفە لە 100% دەبێت لەوێ بیە و عەسرە ئەگەر تێپەڕ بوو تۆ حەجەکەت قوبوڵ نابێ ئەگەر بچی دەشەویش لەوێ بی لەبەرەوە کەواتە توانین هەمووی کۆ بکەینەوە لە عەرەفەیە ئەوکانی کەش هەمووی ڕوکنن بە تایبەتی ئێستا خۆشبەختانە لە عالەمی ئیسلامی لە هەموو دەوڵەتەکان خەڵک بەبێ ناڕات چۆن ئەڵێ بەبێ قافڵە بەبێ سەر قافڵە و سەر قافڵەکان بۆ خۆیان یان مەسەلەن مامۆستایکی ئاینیان لەگەڵا یان جاریوات چەند مامۆستایکی ئاینیان لەگەڵا یان بۆ خۆیان زۆر شارەزان بە خەڵکەکە ئەڵێن ئێستا ئەچین ئەوە ئەکەین ئەوە ئەکەین ئەوە ناکەین دێنەوە بۆ ئەوێ یعنی هیچ ئیشکالێک لە ئیشەکانان نیە هەرچەنە بەعزێ وڵاتی پێشکەوت و وەکو مالیزیا مەسەلەن وەکو ئەندونوسیا ئەمانە کە وڵاتێکی ڕەقەمن لەسەر ئاستی عالم کە کاتێ حەجاجەکەیان دێت بۆ ئەوەی کە ئەوان احتفاظ لەسەر مواطن و شخصیەتی خۆیان بکەن پێش ئەوەی ئەو کەسێک کە ئەچێ بۆ حەج لە لای خۆیان حەجیان دروست کردووە ڕێک وەک ئەوێ بەڵێ یەک حەجی کاملی پێیەکەن لە شارەکەی خۆی لە وڵاتەکەی خۆی هیچ شتێک نامێنێتەوە کە لەوێ پرسیاری لێ بکە هیچ شتێک ینی هەر کەسێکیان کە دێکە نەخوێنەواریش بێ بەقەدەر زانایە کە دەجار حەجی کرد بێ شارەزایی هەیە چووکە دەوراتی پێەکەن ئەبێ بچێتە ئەو دەورەیەوە بۆی ئەو احتیفاظ لەسەر کەسایەتی وڵاتەکەی خۆی بکە خۆشی ئەوێ بۆی نەڵێن وەڵام ئەوە کەسێکی ئەم وڵاتە ون بوو وەڵا نەیزانی لە مەسعەدەکە سەرکەوێ وەڵا نەیزانی چ هەمووی پێ ئەڵێن هەمووی بۆ ڕێک ئەخەن ئەسڵەن بەعزێ وڵات هەیە پەیوەندی ئەەکەن لەگەڵ ئەو ئوتێلانەی کە خەڵکی خۆیان لەوێ ئوتێلیان هەیە شێفەکانی خۆیان بن تەنانەت خواردنەکانیشانی خۆیان بن من وڵاتی وام زۆر دیوە
لە وڵاتی خۆیەوە ئەشیها دێنێت نەک لەسەر ئاستی شەخص. مەسەڵەن 10,000 کەسی حاجی هەیە بای 10,000 کەس خواردن لە جێی خۆیەوە هێنێ شێفە هێنێ ینی هەموو کولتورەکەی خۆی بۆ عەرزەکە. چەند بیرۆکەیەکی جوانە. بەڵێ من خەفەتی یەک شتم هەیە کە ئەچوومە ئەوێ ئێستاش کە ئەچیت جلوبەرگی هەر پیاوێک بە تایبەتی هەر ئافرەتێ ببینی ئەزانی چ قەومێکە ئەیتر خۆ بەبێ ئەوەی قسە لەگەڵکە هەر کە لێوە ئەڕۆ ئەزانی چ قەومێکە بەڵام جلێک نییە تایبەت بێ بە کورد. کللتوری ئەوانی تر شێوازێکی فەرقی هەبوو لەگەڵ کللتوری ئێمە مەسەڵەن لە ئیجراعاتی مەتارە دا ئەوەستاین کاتێککە کارمەندەکە ئەی و سعاتێک تەخیر بووە ئەبێ چاوەڕێکەن سعاتێک گەیتەکەتان سعاتیشکە ئاکرێتەوە هەرچی خەڵکی ئێمە بوو یەکسەر لە جێ خۆی دائەنیشت. بەڵام خەڵکی میلەتەکانی تر کە ئەی سعاتێکی تر سێریکەم لەولایەکر بزانێت جێی ئیسراحەت لەکوایە جێی دانیشتن لەکوایە ئەم سعاتە لە چی داستەرفکە تەبیعی من ناڵێم لە 100% هەمووی بەس ئەکسەریەتی بە حکومەوە لەوانەیە هەندێک کاتیش ئەوانەی کە زیاتر تەمەنێکیان هەیە ئەزمونێکیان نییە بۆ نمونە لەوانەیە زیاتر ئەو کەسانە بن بەداخەوە. بەڵێ من ئەگەڕێتەوە بۆ ئەو تەیارکردنی کە تۆ لێرە ڕێکی ئەخەی چۆنی ڕێگەخەی ئاسانکاری چۆن بۆ ئەەکەی چۆن زانیاریان پێ بەڵێ چۆن زانیاریان پێ ئەدە یعنی کابراایەک دێنی بۆسن لە وڵاتی مالیزیا هەر نازانێت بسم الله الرحمن الرحیم یعنی چی چۆن زمانەکان زۆر ناڕەحەتە کە چی وە فێریان کردووە لەوێ بەجارێکە قافڵایانە بینی 100 نەفەرە 200 نەفەرە بە بێدەنگ ئەزانێ لەکوێ هاتووە بۆ کوێچێ ئەمەش لای خۆشمان هەر هەیە قافڵی وامان هەیە زۆر ڕێک و پێک جوان چاک بەڵام دەبێت زیاتر ئیشی تیا بکرێت. واتاوە بگەڕێنینەوە بۆ ئەو کۆمپانیا بەڕێزانی کە ئەرکیان کۆمپانیاکان زۆر مهمە و لایانی پەیوەندیدار بەم مەسەلەیە وەکو حکومەت ئەبێ سەرپەرشتی باشتر و دقیقتری ئەمە. تا چۆن ڕازی لە کارەکانی ئەم کۆمپانیانەوە لە کاری حکوومەتیش وەکو بەڕێستان و کۆمەڵموزای من لەوانەیە بۆ خۆم سەفەرم کردبێت چەند سەفەرێکم کردبێ هیچ گلێم لیان نەبووە بەڵام ئەکرێ کاری باشتریش بکەن کاری باشتر بکرێەوە خەڵکی مختص لەم بوارەیە هەیە بۆ خۆیان نەزانن لەکوێ نوقسانی هەیە لەکوێ نیەتی من ئاگداری ئەویان نیم ئەوەی کە خۆم چوو معیبینە بۆ ینی بەس ئەکرێ کاری باشتریش بەتەکید بزانم مامۆستایەتگار کێن ئەو کەسانی کە ئەتوانن حەج بکەن لەوەی ئاینیەوە کێن ئەو کەسانی کە ناتوانن حەج بکەنەوە بۆچی؟ بەڵێ ئێمە لە ئیسلامەها شەهادەمان هەیە ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله وەشهەدو ئەنە محەممەد ڕەسوول الله مەسەڵەن نوێژمان هەیە بەس چەند شتێکی ترمان هەیە بەشێکی زۆری بە مادە ئەکرێ وەکو زەکات هەمووی بە مادە ئەکرێ تۆ ئەگەر پارەت نەبێ زەکات نادەی حەجیش تا ئەندازەیەک وایە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمی من استطاع إليه سبیلا فەرموو واجبە لەسەر ئەو کەسەی کە ئەتوانێ بڕوە. جا لێرە یەک نوقتەی تر هەیە زۆر کەس هەیە ینی زۆر گرفتێتی مەسەلەی حەج هەر بڕوات و ئەوانە نا پێغەمبەر صلی الله علیه وسلم خۆی فەرمی من استطاع إليه سبیلا سەدان و هەزاران و ئەتوانە بڵێم ملیۆنەها عالمی گەورە گەورەمان هەیە کە حەجیان نەکردووە لەبەرەوەی نەپارەی هەبووە نەوەختی هەبووە ئیتر توێتی خوا فەرمێ ئەگەر بۆت کرا من بۆم ناکرێ لەبەرەوە ئەگەر بۆت نەکرات نییە کاول نابێ وابزانی وڵات تۆ دینەکەت نوقسانە نەخێ نوقسان نییە. من استطاع إليه سبیلا چی ئەگرێتەوە؟ پارە ئەگرێتەوە ئەبێ ئەو کەسە پارەی هەبێ ئەم پارێژ ئەبێ حەڵاڵ بێ من دزی لە خەڵک بکەم دزی لە کۆمپانیایە بکەم لە وەستاکەم بکەم دزی لە حکومەت بکەم بەرتیل بخۆم گەندەڵ بم بەم پارەیە حەج ناکرێ ئەبێ پارەکە حەڵاڵ بێ و ئەبێ پارەکە بای ئەوە هەبێ کە تۆ بچی و بێیتەوە و ئەوەی کە لێرە بەجێ هێڵی ژنە مناڵە باوکە دایکە محتاجی خەڵک نەبن ینی بۆ نمونە ملیۆنێک ئەخۆن مەسەلەن تۆ ملیۆنەکەت بۆ دانابن لەسەر ئەمەوە هەدبێ ئیتر تۆ ئەچی حەجەکەی ئەمە لایەنی مادێکەی لایەنی ئەوەکەی ینی مەسەلەن ئەمنیەتەکەی جاری وا هەیە ڕێگەکە ئەمین نییە لەوانەیە نازانم کۆمەڵێ شەڕ و فەرتەنە و فەزاعەت و کوشتن و ئەوە نابێت و خۆت بخەیتە تەهلوکەوە بڵێ وەڵا ڕێگەکە ئەڵێن بەخوا یا دەرەچی یا دەرناسی من هەرە ڕۆم نەخێر ئەبێ هیچ خەلەلێک لە ڕێگایان نەبێتەوە بتوانی بچیتە ئەوێ ڕووی ئەمنیەتەوە نەکوژری نەگیری مەسەلەن ئێستا کە زەلامێک بڵێ وەڵا کاکە جا خۆ من خوای گەورە کە باسی حەجەکە باسی ڤیزە و باسی پاساپۆرتی نەکرد وەڵا من هەڕێک ملە نێمە ڕۆم نابێ تۆ چۆن دەرەچی لە حدود چۆن تێپەڕەبی کەواتە بێ لە ڕووی ئەمنیەتیشەوە مسۆگەر بێ. ئەو دوانە زۆر مهمە ئەو دوو نوقتەیە مادیەن و معنەویەن حازر بی اینجا لە ناخی خۆتا تۆ پێش ئەم دوانە کاریگەرێکی لەوایە کە تۆ مشتاقی حەج بی
یعنی حەسکەی بچی نیەتەکە زۆر مهمە. من لە بیدایەتیشەوە ئیشارەتم پێ کرد جا ئەڵێن پیاوێکە بۆ دەوڵەمەند بووە یەخی مامۆسای گرتووەتی من چی پارە خەرچکەم خەو بە پێغەمبەرەوە بینم صلی الله عليه وسلم من چی شتێ بکەم مەسەڵەن یعنی زۆر خۆی پێ مهم بووە لە ڕووی ئەوەی کە على ئەساس ئەگەر بکرێ بە پارە من ئەم مەسەلە بە پارە ناکرێ. مامۆساکە زۆر تەکبیرێکی جوانی بووە کە ئاڵێ کاکاڵێ بەڵێ ئەڵێ سبەینە بە ڕۆژوو بە ئێوارە کە نانت خوارد ئەبێ ماسیەکی برژاوت بۆ بێنن بەس خوێی زۆر بێ و هەروەها ئاویشی پێوە نەخۆی کە ماسیەکە ئەخۆی و لە دوای ئەوە ئاو نەخۆی تا ئاخەوی ئیتر خۆ بە پێغەمبەرەوە بینی صلی الله علیه وسلم ئەو کابرای جوای کرد بەڵام ئیتر کە هەڵسا لە خەو چوو بۆ لای مامۆسا وتی مامۆسا هەر خەری و بمرم لە تونیا اینجا وتی خەوتی وتی بەڵێ وتی ئەی خەو بەچیوە بینی وتی وەڵا خەوم بە پێغەمبەرەوە نەبینی صلی الله علیه وسلم وتی ئەی خەوت بەچیوە بینی وتی هەر ئاوی سارد و سەوەڵا و ئاو مەخواردە و ئێوتی ئەمەیە تۆ دڵت شەوق و زەوقت بۆ ئاوی سارد بووە بۆیە خەوت پێوە بینیوە ئەگەر دڵیشت لەگەڵ پێغەمبەر بێ صلی الله عليه وسلم ئەو شتانەی ناوێ خەوی پێوە بینی. لەبەرەوە ئەمیش وایە حەجیش ئەگەر هەر بۆ ناو بێ نیەتەکەت ساغ نەبێ خراپە نەچوونت باشترە چونکە بەڕاستی ئەمە قەدیم شتێکمان هەبوو زۆر باش بوو ینی خراپ نەبوو مەسەلەن خەڵک کە ئەیوو کاکە ئەچی بۆ حەجەی بەڵێ ئەو دێ حەجت پێ هەڵە گیرێت ینی ئەو ئەرکە قورسە ینی کابراایك بچێ بۆ حەج و بێتەوە لێرە هەر خراپە بکە بچێ بۆ حەج و بێتەوە هەر مەشروب بخوا بچێتەوە بۆ حەج ئەوە باش نییە. ئەسڵ وایە یا نیامەچۆ یا کە دەچی تۆ حەقی ئەو ڕێگەیە بدە حەقی ئەو ماندوو بوونە بدە حەقی احترامی ئەو بەیت و کە مقدەسترین شوێن مەکان لە ئیسلامدا بیتە. بەتەکید بزانم باسی شتێکە کرێ هەمیشە بۆ نمونە ئەو کەسانی کە دایک و باوکەکان بە تایبەت بۆ نمونە مناڵیان لەسەر ماڵما بێ یاخود قەرزار بن باسی ئێواکرێ بۆ نموناڵێن حەجەکەی قوبوڵ نیە یاخود عومرەکەی قوبوڵ نیە ئەمە تا چەند لە ڕووی ئاینیەوە ئەمە قەرزاری ژایە وەک لەوەی مناڵی هەبێیانە لە ڕووی شەرعیەوە بوونی مناڵ هیچ بەربەستێک نییە بۆ ئەوەی کە تۆ بچی حەج بکەی یا عومرە بکەی ئەبەدا ئەمە شتێک نییە. بەڵێ مەسەلەن بەس من لە ماڵ و مناڵم هەیە نانم نییە وەز ئەم خراپە ئەچم حەجەکەم ئەی ئەچمە سەر قسەی یەکەم ئەی ئەم مانگە کە من لێرە نیم ئەم مناڵە چی بخوام ژنە داماوە چی بکە ئەم ماڵە ئەوە ئەگەر ئەمە جێبەجێ کرد ئەمە نوقتەیەن بەڵام قەرزار وانە قەرزار نابێ حەج و عومرە بکە ئیلا ئەبێ ئیزن لە ساحەب قەرزەکە وەرگێ چونکە بۆچی ئەو پارەیە ئەگەر $100 بێ تۆ ئەبێ بیدەیتەوە بە ساحەب قەرزەکە یعنی ئەگەر کەسێ مرد پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی ئەمە قەرزار بووە ئەگەر وتبێتیان قەرزار بووە بۆ خۆی نوێژی لەسەر نەکردووە هەرچەندە نەیفەرمۆ نوێژی لەسەر مەکەن بەس توتی من نایکەم سەحابێکی فەرمۆ تۆ بچۆ نوێژی لەسەر کە بەس من نوێژ لەسەر قەرزار ناکەم بەڵام نەیفەرمۆ ئەوەی حەجی نەکردو نوێژی لەسەر ناکەم ئەوەی عومرەی نەکردو نوێژی لەسەر کەواتە قەرزاری جیایە ئەگەر قەرزار بی نەخێر تۆ دەبێت کار بۆ ئەو بکەی کە قەرزەکە بیتەوە چونکە ئەوە ئیشارەتم پێ کرد حەق الناسە ئەو کەسەی کە ئێمە زۆر جار باسی لێخۆشبوونی خوای یەکەین لە ڕەمەزان ئایە لازانم لە خێر و سەدەقەیە لە حەج و عومرەیە کە پێغەمبەر صلی الله علیه و فەرمووی کەیوم من ولدته أمه بۆ گوناهەکانە کە ڕەشە بێتەوە ئەو گوناهانەی کە حەق الناس نییە یعنی من ئەگەر 10 حەجیش بکەم هەر 10 مەبرور بێ و مەقبول بێ لای خوای گەورە ئەگەر 1 دیناری تۆم خوارد بێ خوای گەورە لە قیامەتە ڕامەگرێ بەرامبەر دەڵێ پارەی ئەمەت خواردووە باش ئەی گردن ئازایی مامۆستا ئەمە جیایە ئەگەر گەرنی ئازاب کە هیچ نامێنێ باشە بەڵێ ئەبێ گەرن پێش ئەوەی مەسەلەن ئەو کەسانی کە ئەچن بۆ حەج و عومرە پێشەوە مەسەلەن لە کەسە نزیکەکانیان گردن ئازایی ئەکەن لە کووردا و کولتورە هەبوو زۆر جوانە ئەزای ئەوەش لە کوێوە هاتووە لەسەرەوە ساسەی بۆ نمونە من بە تۆڵم گەرنم ئازاکە بۆ غیبەتم کردووی من حەقێکم لای تۆ بێ حەجی چی من بۆ خوا ناچم دەخۆ خوای گەورە فەرمێ غیبەت حرامە من بۆ خوا ناچم دەخۆ خوای گەورە فەرمێ ئەم دینارە حرامە تۆ مەیخۆ لەبەر ئەو گردن ئازایە لەگەڵ ئەوانە شتێکی زۆر چاکە و هەر کەسێکیش ئەوە نەکات لە گوناه ناگەڕێتەوە مەسەلەن من وەختێکە هاتم گەرنی خۆم بە تۆ ئازاکە تۆ ژەڵی گەرنە ئازا بێ یا مەسەلەن بەس بە چی دوتووە وەختی ئەڵێم وەڵا غیبەتم کردووە لای چیە ڕوشکانێکی منی تایە ئەمە وام لێکا کە جارێکی غیبەتت نەکەم ترسی ئەوم بۆ دروستەکە و هەچی بێ مەیخە قیامەت لە دنیا جێبەجێکە باشترە من زۆر شتی وە هاتۆتە لای من مەسەلەن پیاوێکی سەماوە لە ساڵی 92 بە شەو چوو بوون دزیان کردبوو لە کەسێک خەریب بوو بیکوژن هەتا من دۆزیمەوە و 4 کەس بوون پارەی یەکێکیانم بۆ گەڕانەوە ئەو سیانەی تر ئامادە نەبوون تەوبە بکەن
ئیتر پارەکەشم بۆ بردەوە کابرام دۆزیەوە کابراش پیر بوو مابوو تەلەفۆنەکە ما بەدەستیەوە وتم ئەمە یەکێکە لەوانی کە ئەو شەوە هاتۆتە سەرڕێت هەردووچیان دەستیان بە گریان کرد ئەمە چاکترە وەک لەوەی بیخاتە قیامەت پیاوێکی تر تەکسیەکی پێبوو لە تەکسیەکە جانتایکی هەورەدان بەجێما بوو ملوانکەیەکی 1 مەتری ئاڵتون 6 تاک بازنگ گوارە زۆر بۆ ئاڵتونەکە سە باش بیرم نەماوە هێنایەوە بۆ من وتی ماوەسا پێشی 14 ساڵ لەمەوە پێش ئافرەتێ لە سیارەکەما بەجێ هێڵاوە باشە ئافرەتتان دۆزیەوە جا وتم جا باشە ئەی بۆ نەدەبردەوە وتی وەڵام ئەمیش بیخۆم وتم ئەمە هەر نفسی ئاڵتونەکەی وتی باڵێ نەمفرۆشتەوە وتم ئەی بۆ نەتەبردەوە ئەی وت هەر وەختێ ئەمیست بیبەمەوە شتێک لە دڵمایی و کورە ئەمە ڕزقێکە و ئەو دەوڵەمەند بوو هەر وەختێکیش کە دەمیست بیفرۆشم شتێک لە دڵمایی و کورە نەکەی ئەمە ڕزقی تۆ نییە ئەمە پەیوەندی بە تۆ نیە میە ئافرەتێکەمەی پیاوەکە لە دوای ئەم زۆر بە ماندووبوونێکی زۆر هەوڵماندا نەشیێناسین بەس شێوازی لەهجەیان و بالضبط ئەو خەتی کۆڵانیان بۆی تهدید کردم وتی لێو بۆ ئەوەیە ئەشترسا منیش هەرە ترسام لەوەی کێ ئەڵێ ژنەکەی لەسەر تەلاق نەدراوە کێ ئەڵێ نەدراوە بە قانون کەسێکی لەسەر نەگیراوە چوزانم الحەمدولله ئەوانە ڕووی نەدابوو ماڵەکەم دۆزیەوە هێنامنە ماڵی خۆم بە حزوری دووسێ مامۆسای تری ئاینی بەڕێز بەس ئەو کوڕەی کە سایق تەکسیەکە بوو لە ڕووی نەهات بێتە ژوورەوە جانتاکەم مایەوە و ئافرەتەکە دەستی کرد بە ناو جانتاکەیە دەستی بە گریان کرد کە وەختێ ئاڵتونەکەی دەرهێنا قەڵەمێکی چاوڕشنی تیا بوو وتی خوا شاهیدە دام نابوو لەسەر پردی سیرات ئەو قەڵەمەشی لێ بسەنمەوە بەڵام ئیتر وتم وەڵاو داوایەکی هەیە ئەوەیە کە گەرنی ئازاکەی لەوێش دیسان زۆر گریان وتی من وەکو شێت لە قەڵم درابووم لەناو کەس و کارمە ئەچوین بۆ بازاڕیان و کورە پارەمەدەن بۆ ماڵی خۆی کاول کرد ئەوە نەفسیان زۆر بێتاقەت بووم وتی برایەکەم لە خارج زۆر هاوکاریە کردم ئەو نەبووە هەر شێتیش بوو بووم ئێستا ئێتر هەموو ماڵەکەمان جێڕایەوە بۆ دەستی ساحەبەکەی و مەبەستم لە چی دێت لە گوناه دێت گردن ئازایی و بەڵێ شتەکان بجێڕیتەوە جێی خۆی زۆر باشە باش مامۆستا باسی ئەوەت کرد کە لە ئێستا هەندێک زۆرێک لە حاجیان ئێستا خۆشحاڵیەوە لە ڕێگی ئەم کۆمپانیانە و لە ڕێڕێنمایی حکوومەتەوە ئەڕۆن بۆ حاج و بۆ ئەمرە هەندێک شتمان شت ئەبیستین هەندێک کەس ئاوا تاکوتەرە مەسەرن بە فێزای گەشتیاری ئەڕۆن بۆ حەج و ئەمرە ئەمە تا چەند دروستە تا چەند ئیشی لەسەر ئەکرێ لە ئێستاە وڵات تاکوتەرانیە زۆر زۆرە ئێستا بەڵێ زۆر زۆرە لە ڕوویەکەوە لە ڕووی شەرعیەوە خی گەورە نەیفەرمووە ڤیزا وەرگرە و بە ڤیزا بڕۆوانە بەڵام ناش بێ مسلمان فەوزا دروستکە یعنی ئێستا دەچیتە دوکانی قەرەباڵخە نابێت تۆ پەلەپەلکەی پەلەمەکە بزانەکێ لە پێشتەوەیە لەسەر خۆ لەبەرەوە من تەئیدی ئەوە ئەکەم کە خەڵکی ڕێنمایەکانی حکوومەت بە گشتی جێبەجێ بکە چونکە ئەمە مۆزوعێکی قانونیتیایە ئەم حکوومەتە پەیوەستە بە حەج و عەمرەی سعودیەوە حەج و عەمرەی سعودیە ئەو ڕقەمەت پێئەدا مەساڵێ ئەم وڵاتە بە 10,000 حاجی بێت ئەو وڵاتە لەسەر ئاستی نفوسەکەی عەدەدەکە کەم و زیاکە ئەو وڵاتە بە 20,000 بێت ئەو وڵاتە بە 5,000 بێت کۆی گشتی لە سعودیە تێگا کە مونمونە 5 ملیۆن حاجی 5 ملیۆن گەشتیار سەردانی مەکە و مەدینە ئەکەن کە دوو شارن ئەو حسابی 5 ملیۆنەکات لە ئوتێل لە خواردن لە خێمەکانی مزدەلیفە و مەبیت بمیناو و شەیتان ڕەجمکردن مەسەلەی قیتار و میترۆ و تەکسی و پاس و ئەوانە هەمووی بای 5 ملیۆن بیری لەکاتەوە ئیشی لەسەرەکە بەڵام وەختێک بە غەیری ئەم قانونە 2 ملیۆنی تر داخڵە بێت 2 ملیۆن کەم نییە 2 ملیۆن کەس ئەبێتە 7 ملیۆن ئەگەر 7 ملیۆن کەس ڕووکاتە سلێمانی یەک نانەبێ بە $100 هیچ نامێنێ چکە 7 ملیۆن ڕقەمە کاتێک کە 2 ملیۆن زیاکە ئوتێل بەرناکەوێ خواردن بەرناکەوێ شتەکان یەکسەر کێروی سیاری بەرزە بێتەوە من زۆر جار پرسیارەکەم مەسەڵەن برادرێکەر خۆی وتی دایکم زۆر نەخۆش بوو بردبووم بۆ حەج یعنی دەیگوت بە پێ 10 دقە نابوو مامۆسا تەکسیەکم کرد بە مەمنونی وتی $100 وتی $100 دایە چکە ترسام هەر بڵێ نەوەڵا نەفرشی تر ئەبم ئەمە چی وای لەیەکە ئەو ئیستیحامە لەوێ وای لەیەکە لەبەرەوە ئەسڵ وایە بە ڕێگەی ڕسمی خۆت تۆ ناوە نووسی هەوڵی خۆتە دەی ئەگەر دەرچووی ئەوە ئەڕۆی ئەگەر دەرنەچووی تۆ هەوڵی خۆت داوە تۆ هاوکاری یعنی مەسە ئیشەکەی خۆت کردووە تەبعی چۆن ئەم ڕێگەیە واستەیتیانە یعنی ناکرێ من بچم بۆ لای کاربەدەست یا بڵێم کاکە یا ئەو بڵێ وەرە ماوەسا من تۆم خۆشەوێت تۆ ئەنێرم ئەوە نەفریش کەم لابرد تۆ ئەچی مەسرەفەکەیت و ماندووبوونەکە ئەەکەی ئەو کەسەژە بێ بە حاجی لای خوای گەورە کە تۆ دەرت کردووە لات بردووە ئەم مەسەلەیە تەلەفۆن و واستە و هەلاویتیان نییە
قبول ما کەسێ بڕوا هەوڵی خۆی بدا بۆی ناوی بنووسن و بڕوا بەس ئەوە دروستە بەس نە کەسێکی بۆ لابن کەواتە تۆ هەوڵی خۆت بدە ناوت دەرچوو ئەهلەن وەسەهلەن ناویشت دەرنەچووێتە تەواو تۆ دڵەکەت بۆ خوات چووە بۆ ئەوێ هەرچەنە ئەمرە تەبیعی ئەم مشکلەی نییە ئەمرە هەر کاتێ بتەوێ کۆمپانیاکان زۆرن و لە حدودی $1000 کەمترە ئەچی سەفەرەکەی خۆت بە تارەکە چەندێسە بە پاس و بە سارش ئەڕۆی کەمتر کولفەشی هەیە ئەڵە لە ئەم ساڵە ئەوەی خوێندە بێتمەوە لە سەری ئەڵە زیاتر حەجیان حەزەکەن بە پاس و بە ڕێگەی وشکانی بەڵێ بە ڕێگەی وشکانی خەڵکەکەی فۆبیای تارێ هەیە هەمومان نزانین سوار تارە بوون ئیشکالێکی زعاجی هەیە و هەروەها لە ڕووی تکتی تارە ئەو مەستشکۆ ئێمە خۆمان وەک وڵاتی ئێمە بە سعودیەوەین یعنی هیچ وڵاتێکمان لە بینان نییە زۆر زۆر نزیکە یعنی ئەوەی کە ئەڕۆیت ئەتوانی ینی مەسەلەن سارێک و لە دەشتی عەرعەرە و عەرعەری عێراق و سعودی ئەبڕیت و ئەوانەی کە چوون ئەزانن لە GPS تەماشاکەی زۆر دوور نییە جاری وایە لە ئەوروپا تۆ ئەچیت لەم شارەوە بۆ سەردانیەکی بۆ لای خوشکەکەت بۆ شارێکی تر چوارەوە نەڕۆی مەسافەکانیان دوورترە لەبەرەوە بڵێ بە سارە و وشکانی لەوانەیە کولفەشی کەمتر بێ بە حکمی پاکێجی تایارەکەیتیانە ئیتر من قسەی کۆتاییم لەسەر ئەو ڤیزە گەشتیاری ئەوەیە ئامەی خەڵک مەیکەن بەڵام هەیە بەڵگەیەکی هەیە وەگو یەسە برادێکی من ئەم ساڵ ڕۆی و دایک و باوکی بردو وتی ماوەسە دایک و باوکی من زۆر پیرن ڕاستی شەکە ئەدایان ناسم احتیمالە 15-20 ساڵە بێناوە نووسن هەر ناویان دەرناچێت من حەزەکەم تا ماون بڕواکەی زۆر ناتوان بە پێوە بوەستنەوە نە بەتەمەنە خۆم لە خزمەتیان ئابن لەسەر ئەرکی خۆم بەم ڤیزە گەشتاریە بیان بم ئەمە شتێکی تیا هەیە لە ڕووی عەقلیەوە ینی لە ڕووی فکریەوە مەجالێکی تیا چوە هەرچەنە گەڕێمە بۆی لە ڕووی شەرعی خوای گەورە نەیفەرمووە گەر ڤیزەیان دایتەوە گەر چیە ئەوەی تیا نییە بەڵام تەنها بۆ مەسائیلی ئیسیحام و مەسائیلی ڕێخستنی کارەکان حەقە لە ڕێی قانون و لە ڕێی یاساوە بکرێت. زۆر باش مامۆستایەتگار دو پرسیارم کەمە پرسیاری خۆم و لەوانەیە پرسیاری زۆرێک لە خەڵکی تریش بێ. ئەو کەسانی کە مردوون کە کۆچی دواییان کردووە ئەبینین کە کەسوکاریان حەجیان بۆ ئەکڕن بەدەل الحەج. بزام ئەمە تا چەند لە ڕووی ئاینیەوە ڕێگە پێدراوە دروستە یان نە؟ حەج بەدەل حەج ئەگەر ئەو کەسی وەفاتی کردووە وەسیەتی کردبێ ئەمە بێ بکرێ. باشە. ئەگەر وەسیەتی نەکردبێ دروستە بیکەی یا دروست نییە دروستە بیکەیت و ئەنجامدانی باشترە لە ئەنجام نەدانی. باشە. بەڵام ئەوەش شتێکی کتریتیایە لە پشتی پرسیارەکەی تۆیە چۆن بەدەل حەجەکە ئەەکەی؟ باشە. چی ئەیکا؟ دوو جۆر بەدەل حەجمان هەیە. جۆرێکیان ئەوەیە هەر ئالێرەوە بەنیەتی تۆ ئەڕوا ئەچێتە ئەوێ حەجەکە ئەکاو ئەگەڕێتەوە. باشە. ئەمە کولفەی زۆر زۆرە. یعنی $3,000 ئەوێ. باشە. ڕێگەیکی ترمان هەیە کە لە 95 خەڵک بەکاریێنن ئەوەیە لەوێ خەڵکێگەی ئەڵێ من تەلەبەی قورئانم و تەحفیظ قورئانم و ئیشیان ئەوەیە بە $400 بە $500 زیاتر کەمتر حەجێکت بۆ ئەکا ئەوەش دروستە. باشە. بەڵام بە مەرجێک کەسەکە پاک بێ واتە تۆ کاکاتێ بە من ئەڵەی مامەسا لەوێ شتێکی وان بۆ بکەم من پاک بم منیش لەوێ دیسان خەڵکێکی بەڕێز و پاک ئەمە بکەم چونکە دەکرێ هیچیش نەکرێ بە تۆ بڵێم کردومە تۆ نازانی اینجا وایە ئەڵێ آخر شەهادەیەکە جاوە هیچ فەنێکی تیان نییە شەهادەکە $5 تێناچێ بۆ دروستەکەن یادگار عەلی عەبدولواحید حەجی کردووە لە باتی فڵانی کوڕی فڵان و مۆر ئەکرێ و لە عەرەفە بووە ئەو بووە گرنگە ئەمە شتە ڕەسمیەکان بەس لە ڕووی شەرعیەوە ئیجازەی پێدراوە بەڵێ دروستە. بەڵێ یعنی دەکرێ ئەنجام بدرێ. بەڵێ باش مەرجە ئەو کەسێک کە حەجەکەی بۆ ئەکرێ بۆ نمونە کۆچ کردووەکە مەسەلەن نوێشکەر بوو بێت نەخێر ئەزانی نوقتەکە لە شوایە من ئەگەر مردم تۆ حەجم بۆ نەکەی هیچ خێرێکم پێ ناکە. باشە. بەس ئەگەر بەدەل حەجێکم بۆ بکەی ئەمەلێکمانەیە کەواتە وەکو کورد دەڵێ کردە پەشیمان بە نەکردە پەشیمان مەبە. ئەنجامدانی حەجە بەدەلەکە بکرێ باشترە و فتوای پێدراوە و لە تاریخی پێش خۆشمانە کراوە. بەسیتر ئەوەیە تر ئەو کەسە کە حەجەکە کە خۆی خوای خۆی کە ڕێک و پێکی ینی خەڵکێکی زۆر بەڕێسەیە ئەبێ بیناسی سیقەت پێی هەبێ نەکەر ئاوە بازاڕی. بەڵێ
زۆر باشە مامۆستاگیان زۆر سوپاس دەکەم ئەمڕۆ ماجومان کردین سوپاس بۆ زانیاریەکانت مەمنونم زۆر سوپاس زۆر سوپاس بۆ مامۆستا مەلا یادگار سەید عەلی کە بەڕێزیان پێشنێژ و وتارخوێن بوون ئەمڕۆ لای ئێمە میوان بوو قسە و باسمان کرد لەسەر حەج و پایەکانی حەج تا پرۆگرامێکی تر هەر شاد بن خواتان لەگەڵ بێت